بە دیلگیرانی 150 کرێگرتەی ئەفریقی و دەستگرتن بە سەرچەکی پێشکەوتووی ئەمریکی و فڕۆکەی بێفڕۆکەوان کە پسپۆڕە ئیمارەتیەکان بەکاریان دەهێنن ئەو نهێنیانە بوون کەوتنە دەستی سوپای تەبایی نیشتیمانی کە لەلایەن کۆمەڵی نێودەوڵەتیەوە بە فەرمی ناسێنراوە. لە دوای ئەوەی ویلایەتە یەکگرتووەکان ڕایگەاند لێکۆڵینەوە دەکات لەسەر ئەو چەکانی گەیشتونەتە دەستی خەلیفە حەفتەر، پسپۆڕە سەربازیەکان ئەوەیان ڕاگەیاند کە لە ڕیزی هێزەکەی حەفتەردا ژمارێکی زۆر لە کرێگرتەی ئەفریقایی بەکاردەهێنرێن کە دەیانیان بە دیلگیراون کە زۆربیان لە وڵاتانی سۆدان و چادەوە هێنراون. جگە لەوەش بەڵگەی مادی دەست حکوومەتی تەبای نیشتیمانی کەوتووە کە ئیمارەت و سعودی و میسر و فەڕەنسا ڕاستەوخۆ بەشداریان کردووە بۆ داگیرکردنی پایتەخت و لە ژووری ئۆپەراسیۆنی غریان بەڵگەنامە بەجێماوەکانیان نیشانەی حاشا هەڵنەگری بەشداریانە. کەوتنی لە ناکاوی غریان گەنجینەی چەکی حەفتەری ئاشکرا کرد لە چەکی پێشکەوتووی ئەمریکی و فڕۆکەی بێفڕۆکەوانی چینی و دەرکەوتنی ژمارەی گرێبەستی ناردنی چەکەکان بۆ وڵاتی ئیمارات ئەو ڕووداوە بوو کە حەفتەر و پشتیوانەکانی پێشبینیان نەکردبوو. سەرچاوە نزیکەکانی سوپای تەبای نیشتیمانی ڕایگەیاندووە کە دەستیان گرتووە بەسەر 3 فڕۆکەی بێفڕۆکەواندا لەگەڵ سەنتەرێکی کۆنتڕۆڵ و ژوورێکی ئۆپەراسیۆن بە تەواوی پێداویستیەکانیەوە. هەروەها دەستگیراوە بەسەر موشەکی دژەتانک و زرێپۆشی ئەمریکی FGM 148 جافلین کە دوای تەقاندنی بە ئۆتۆماتیکی ئاڕاستی ئامانجەکە دەکرێت. نیویۆرک تایمز ڕایگەیاندووە کە نووسراوی سەر سندوقی ئەو چەکانە ئاماژەیە بە گرێبەستی فرۆشتنیان بە ئیمارەت لە ساڵی 2008. موشکی جافلین لە پێشکەوتوترین چەکی ئەمریکایە لە دژی زرێپۆش کە ویلایەتە یەکگرتووەکان تەنیا بە هاوپەیمانەکانی دەفرۆشێت. بە پێی زانیاریەکانی سوپای تەبایی نیشتیمانی کۆمەڵ ئافسەرێکی ئیماراتی بۆ ئاراستەکردنی فڕۆکەی بێفڕۆکەوانی وێنەگر و بۆمب هاوێژ و دابینکردن و ڕێکخستنی پەیوەندیەکان لە نێوان یەکە شەڕکەرەکان و یەکە لۆجستیەکان لەگەڵ 8 ئەفسەری هەواڵگری فەڕەنسیدا بە قازانجی میلیشیەکانی حەفتەر لە خۆرهەڵەت و خۆراوای لیبیادا کار دەکەن. ئەمە جگە لەو دوو گروپە ئەفسەری فەڕەنسا کە 2 مانگ لەمەوبەر لە ڕێگەی وڵاتی تونسەوە گەڕانەوە فەڕەنسا. ناونانی میلیشیاکەی حەفتەر بە سوپای نیشتیمانی لیبیا چاوەشەکارانەیە چونکە ئەو سوپایە لەلایەن دادگای تاوانە نێودەوڵەتیەکانەوە ئەفسەرانی لەسەر تاوانی جەنگ داوا کراون. ئەمە جگە لە هەبوونی کرێگرتەی وڵاتانی ئەفریقی کە ئەمجارە لە ناودیلەکاندا کرێگرتەی سوودان و چاد و نەیجەر و مالی و میسر بەرچاو دەکەون. ئەوەی جێگەی سەرنجە ئیمارات و سعودیا ئەوە 5 ساڵە بە بیانووی پشتیوانی لە شەرعیەت جەنگی لە دژی خەڵکی یەمەن بەرپا کردووە، بەڵام لە لیبیا پشتیوانی لە هێزێکی میلیشیایی ناشەرعی دەکەن لە دژی حکوومەتێکی شەرعی کە نەتەوە یەکگرتووەکان پشتیوانی دەکات. لە دوای گرتنەوەی غریان فڕۆکەکانی ئیمارات بەردەوام بنکە و بارەگاکانی ناوغریان و دەوروبەری بۆمباران دەکەن بە مەبەستی سڕینەوەی ئەو بەڵگەنامانەی کە کەوتونەتە دەستی سوپای تەبایی نیشتیمانی.